دوو پۆلیسی شاری ساکرامنتۆی ئالەتی کالیفۆرنیا 18 مارس راپۆرتیان بۆ کرا کە کەسێک شوشەکانی ئۆتۆمۆبیلێکی شکاندووە. ئەوانیش دەستڕێژیان لە ستیڤن کلارک کرد کە لە حوشەی پژماڵی نەنچیدا بوو. پۆلیس دەڵێت ئەوان پیانوا بۆ کلارک چەکی پێەیە، بەڵام ئەوان بۆیان دەرکەوت کە ناوبراو تەنیا تەلەفۆنی موبایلی خۆی بەدەستەوە بووە. لە دەرەوەی بینای ئەنجومەنی شاری ساکرامنتۆ خەڵک تووڕێی خۆیان بەرامبەر بەو کردەوەیە دەربڕی. لە هەمان کاتدا برای ڕەشپێستە کوژراوەکە بە تووڕەییەوە لە دەمێکدا بە دەنجی بەرز ناوی برا کوژراوەکەی دێنا لەگەڵ چەند خۆپێشاندەری دیکە لە پەنا ڕاهاتنە نێو کۆبوونەوەی ئەنجومەنی شار. دەستگاکانی ڕاگەاندن پەنجەرەکان نیشان بدەن، پەنجەرەکان نیشان بدەن پێشەوەی وە دەرتانێم. گوتم پەنجەرەکان نیشان بدەن. کاتێک ئەنجومەنی شار ئەم دیمەنەی دیت بەو کوڕیان گوت کە شارەدار دەیەوێت قسەی لەگەڵ بکات. شارەدار دەیەوێت قسە لەگەڵ مندا بکات. سەرۆکی پۆلیس براکەمی کوشت و ئەو هەر بۆی گرنگ نەبوو. هیچ هەستێکی نییە. ئێوەش لێم تووڕن کە لەسەر ڕاگەاندنی گشتی هاواری خۆم بەرزەکەمەوە. مامی کوژراوەکە دەڵێت کەسێک خۆی کارەساتی ئەوە بەسەرنێت نازانێت چەندە بە ئازارە. هەتا خۆت ئەزمموینەکەی نازانی چۆنە. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو بابەتانەدا شتێکی ئاساییە، مادامێکی تەنیا لەسەر تەلەڤیزۆن دەیبینی و لە نێو ماڵی خۆتدا نییە. نەنچی کوژراوەکە دەڵێت نەوەکەیان بەبێت تاوان کوشت. هاوسەرەکەم گوتی دەنگی تەقە دێت، ئەو جۆی لە تەقە ببوو. پۆلیسەکان مەجبور نەبوون ئاوا ئەو کڕی بکوژن. پێویستی نەدەکرد پۆلیسەکان چەندین جار بە گولە لێی بدەن. مامی کوژراوەکە دەڵێت بۆ ماوەی چەند وەچەیە ئەوان دەنجیان هەڵبڕیوە، بەڵام ئاکامێکی ئەوتۆی نەبووە. بەڵام ئەوەی دەمەوێت بڵێم ئەوەیە کە ئەمە ڕووداوێکی نوێ نییە. بۆیە ڕێزە و توێش دەگرین، بەڵام گفتوگۆ بەبێ جێبەجێکردنی سازکردنەوەیکی ڕاستەقینە هیچ مانایەکی نییە. قسەکردن باشە، بەڵام بەیانی هەفتەیەکی دیکە چی دەبێت؟ بەداخەوە باوەڕم بە ئەمریکا نەماوە و ڕەنگە هەر ئەو ساڵ ڕووداوێکی دیکەی ئەوتۆ واتە لە دەستدانی کەسێکی بێتاوان ببیستمەوە. وەزیری دادی کالیفۆرنیا لە لێکۆڵینەوەکەدا بەشداری دەکات هەنگاوێک کە سەرۆکی پۆلیسی شار هیوادارە ڕوونکردنەوەی بەدوادابێ لە دەمێکدا خەڵکی شار دڵبریندارن.